من وامزانی ئەو نەوتە تەوزیعەکرێ لەسەر بەلاش لۆ خەڵکی بەس فرۆشا بەما. دابەشکردنی نەوت لە ناوچە کوێستانیەکانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران دەستی پێکردووە. ئەم ساڵ هەر ماڵێک 200 لتر نەوت وەرەگرێت بە بڕی 13500 دینار. ئەمەی کە جیاوازە ئەم ساڵ لە بەنزینخانەکان نەوت دابەشەکرێت و بە تانکەر ناچێت بۆ گوندەکان. ئەمە گرفتە بۆ گونشینان و لە هەمان کاتیشێکی تر لە گرفتەکان ئەوەیە کە گونشینان ئەڵێن بەرمیلێک نەوت بەشمان ناکات و ساڵانە پێویستیان بە نەوتێکی زۆرە بۆ خۆگەرمکردنەوە. لەسەر گرفتی نەوت لە ئەوەی کە لە بەنزیخانەکان دابەشەکرێت و ئەو بەرمیلەی کە وەریەگرن بەشیان ناکات گونشینانی سنووری وەرتێ ئەدوێنین. نەوتی ئەو ساڵ 200 لتر بووە بە 13500 بە مەفرۆشە. من وامزانی ئەو نەوتە تەوزیعەکرێ لەسەر بەلاش لۆ خەڵکی بەس فرۆشا بەما. لە مەسەلێ نەوتێ گوندی وەرتێ و نەحێ وەرتێ و گوندی کەڵێتێ ئەو سەر بە ئەو نەحیای بەڕاستی ئێستا پێویستی بە 4 بەرمیل 5 بەرمیل لە نەوتیە بە 200 لتری ئەمە ئەغافلینێن داری تەڕش مەمنوعە ببڕی هەداری ببڕی لە دوو تەنێرن نەوتێشت نادەنێ مەحاشیش نییە بچی نەوتێ بکڕی جا ئەوە دەبی لە دیارەوان ڕابوەستی. چۆن خۆتان گەرمەکەنەوە زستانی ئەم ساڵ چۆن بەڕێەکەنەوە بەخوای دەبی ئەوها لە ڕابێری لەگەڵ ئەو وەزعەکەی بڕۆی دوێ لەبەرەوەی نالێت ناگەڕێن داری ببڕی نەوتێش پێویستی بە 4 بەرمیلە ناداتێ 200 لتر دەداتێ بە سعرێ بازاڕی پێمابیل ئەمریکاش ئەو سعرەی ناکات. ئێستا نەحیە وەرتێ بە کامل گوندەکان ساڵانە پێویستی بە 4 بەرمیلە نەوتێ گەداری نەبڕین و ئەمەش ڕەزامەندی حکوومەتی بەرگرین لە داری تەڕ نەبڕین 4 بەرمیلمان پێویستە بەس لێمان نادەنێ نەوتێ. ئەو ساڵ جیاواز لە ساڵان لە بەنزیخانەکان نەوت دابەشکرا ئەمە بۆ ئێوە بۆ گونشینان چۆن بوو؟ واللهی وەکو گوندەکان وڵی زەرەریان کرد لەبەرەوەی ئێستا من بەخۆم نەوتە گواستۆرە و گوندی کەڵێتێ بە خاترانە و بەم سەعادە و بە خێرخوازی شووە حسابکە بە لێکدەنەوە بە 5000 مەبر دەکەڵێتێ بەرمیل لۆ ڕانیە و سۆران بە 10000یانە گواستووە. نەوەڵا بەشمان ناکات بەرمیلە ناوگت بەشی چیەکات لە هیچ شوێنەگە نەوەک لە شوێنە چیوەچی وەرتێ سەخت سارد کە ساڵانە بڵێ زوو سەرمادادێ ئەمە لێ ئێستاوەڕە بڵێ سۆبەی پێکەین شەوانە ساردا بەیانیان ساردا لە شاریش بەش ناکە نەوەک لە شوێنە چیوەچی وەرتێ شوێنەی سەخت بەفرە زۆرە بارید زوو سەرمادادێ سەیەقابیت 5 بەرمیلیشم بەش ناکە نەوەک بەرمیلێک. چیەکەن ساڵانە بۆ چۆن وڵی ساڵانە یان دەبی بکڕین و زایدن زۆریش گرانە کە بڵێ بکری بە 160,000 زیاترا هەیە توانینیا بێ مەحاشیا بەسێ 4 مانگ 1000 مەحاش دێ 1000 موسەدێژ ئینسان نازانی بەشی نەوتێ بکە بەشی بژێوی ژیانی بکە بەشی قەرزی بکات. ئەو ساڵ جیاواز لە ساڵان لە بەنزیخانەکان نەوت دابەشکراوە بۆ ئێوە چۆن بوو؟ وەڵی لە بۆمە زۆر زەحمەت بوو ینی بیداتی ئەو ڕۆژانەی بیداتی حەزمەکی زۆر بوو ساڵان داتە بەر دەرگەی بە 105,000 ئەو ساڵ بە 13500 تەوزیعەکرا زۆریش زەحمەت بوو. هەیە سارەینیا هەیە بڵێ سارێگر بەکرێت زات و بەرمیلی بارکە بینە ببە دابەزینە هەیە بڵێ ئافرەت بەتەنێ لە ماڵەیە پیاوینە زەحمەت بوو زۆر ساڵانە زۆرەپە. لەسەر بڕەنەوتی ساڵانە و دابەشکردنی نەوت لە بەنزینخانەکان قسەمان لەگەڵ ئەمیر شانەدەری بەڕێوەبەری نەوت و کانزاکانی ئیدارەی سۆران کردووە. ئەو دەڵێت ساڵانە کە بە تانکە نەوت بۆ گوندەکانە چوو فێڵ لە هاوڵاتیانەکرا و 200 لتری تەواویان پێ نەدەدرا بەڵام لە بەنزینخانەکان هەر هاوڵاتیەک 200 لتری خۆی وەرەگرێ و هیچ گرفتێکیان بۆ دروست نابێت. هەرچی لەسەر دابەشکردنی بڕی نەوتی ساڵانەیە ئەمیر شانەدەری دەڵێت ئێمە داوامان کردووە کە نەوت بۆ شوێنە ساردەکان یاخود بۆ ناوچە کوێستانیەکانی سنووری دارەی سربەخۆی سۆران زیاد بکرێت و ساڵانە زیاتر لە بەرمیلێک نەوت وەربگرن بەڵام ئەو دەڵێت بڕیارەکە لە دەستی ئێمە نییە و ئەبێت لە وەزارەتی ناوخۆ بڕیاری لێ بدرێت و ئەوەی لەسەرەوانە تەنها دابەشکردنی ئەو بڕەنەوتەیە کە ساڵانە بەدەستیانەگات.